جۆ بایدن کاندیدی دیموکرات زۆرینەی دەنگەکانی دەستەی هەڵبژارنی ئەمریکای بەدەستهێنا بەوەش هەوڵەکانی دۆناڵد ترامپ بۆ گێڕانەوەی ئەنجامی هەڵبژارنە گشتیەکانی ئەو وڵاتە شکستیان هێنا. بەپێی سیستەمی هەڵبژارنی ئەمریکا دەستەی هەڵبژاردن سەرۆکی وڵات دیاری دەکات. ئەو دەستەی نوێنەرانی هەموو ویلایەتەکانی وڵات لەخۆ دەگرێت و ئەوان دەنگ بۆ کەسە دەدەن کە دەبێتە سەرۆکی وڵاتەکە بۆ 4 ساڵی داهاتوو. پێشتر دۆناڵد ترامپ کە لە دەنگدانی گشتی وڵاتەکەدا لە بەرامبەر بایدن شکستی هێنابوو ئاشکرای کردبوو ئەگەر دەستەی هەڵبژاردن دەنگ بە بایدن بدات کورسی کۆشکی سپی تەسلیمی بایدن دەکات. بەڵام دوای دەنگدانی دەستەکە ترامپ جارێکی تر هێرشی کردەوە سەر دەستەکانی هەڵبژاردنەکان و بە گەندەڵترین هەڵبژارنی مێژووی ئەمریکا ناوی بردەوە. لای خۆیەوە بایدن دوای بردنەوەی دەنگدانی دەستەکە وتێکی پێشکەش کرد و تیایدا ئاماژەی بەوە کرد دیموکراتیەت لەم جەنگەدا سەرکەوتنی بەدەستهێنا. بۆ بەدەستهێنانی ڕۆحی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا بایدن بەڵێنیدا سەرۆکی هەموو ئەمریکیەکان بێت و ڕایگەیاند کار دەکەم لە پێناو هەموو ئەوانەدا کە دەنگیان پێداوم و ئەوانەشی دەنگیان پێنەداوم بەبێ جیاوازی. دیموکراتیەت لەم جەنگەدا سەرکەوتنی بەدەستهێنا بۆ دووبارە بەدەستهێنانەوەی ڕۆحی ڕاستەقینەی ئەمریکا. ئەگەر کەسێک پێشتر نەیزانی بێت ئەوە ئێستا دەزانێت ئەوەی لە ناو دڵی ئەمریکەکاندا لێدەدات دیموکراتیەتە. مافی گوێلێگرتن و مافی ژماردنی دەنگەکان و مافی هەڵبژارنی سەرۆکی ئەم وڵاتە هەر لای هاوڵاتیانی ئەمریکا دەبێت. بێگومان لە داهاتوودا کار دەکەم لە پێناو هەموو ئەوانەدا کە دەنگیان پێدام و ئەوانەشی دەنگیان پێنەدام بێ جیاوازی. کە چوومە کۆشکی سپی ئیتر ویلایەتی سوور و شین نامێنێت ئەوەی لەبەر چاو دەگیرێت تەنها ئەمریکایە. تیمی ترامپ چەندین جانتانیان لە هەڵبژاردنەکاندا زۆرترین کاتیش گوێیان لێگیرا بەڵام هەموو جارێک تانەکانیان بێ بنەما دەرچوون. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دەبێت ڕێز لە دەنگی ئەمریکیەکان بگیرێت کە ئەویش کرۆشی دیموکراتیەتە. جارێکی تر دۆناڵد ترامپ کە دانی بە شکست لە هەڵبژاردنەکاندا نەناوە سکاڵای یاسایی لە چەندین ویلایەت تۆمار کردووە تۆمەتباریان دەکات بە ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا. ئەو سکاڵای یاسایانەی ترامپ و تیمەکەی تۆماریان کردووە نەیانتوانیوە هیچ شتێک لە ئەنجامی هەڵبژاردنەکانی مانگی ڕابردووی وڵاتەکە بگۆڕن. دوای دەنگدانی دەستەی هەڵبژاردن لە بەرژەوەندی بایدن هەموو هەوڵ و ڕێشوێنە یاسایەکانی خۆی بۆ گەشتنە کۆشکی سپی تێپەڕاندووە. تەنیا ئەوە دەمێنێتەوە لە ڕۆژی 6 کانونی دووهەمی داهاتوودا کۆنگرێس ڕەزامەندی لەسەر ئەنجامدانی دەستەی هەڵبژاردن بدات. بەر لەوەی لە ڕۆژی 20 هەمان مانگدا بایدن وەک سەرۆکی نوێی ئەمریکا سوێندی یاسایی دەخوات.